سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم لە بەرنامەی حەوت پرسیار ئەم شەو لە نزیک خێمەی مامۆستانی مانگرت و ئەم بەرنمەیە پێشکەش دەکەم. دەمەوێت ئەم شەو بە شێوەیەکی مەیدانی وێنە ڕاستەقینەکەی مامۆستایانتان بۆ بگوازمەوە، داخوازی و هەروەها تەندروستی ئەو مامۆستایانەی کەمانیان گرتووە ئێستا باری تەندروستیان چۆنە، هەروەها تا چەند ڕۆژی دیکە دەتوانن بەم شێوەیە بمێنەوە. پەیامەکەی ئەوان گەیشتە زۆر شوێن، گەیشتە گوێی هەموو بەرپرسانی حکوومەتی عێراقی وڵاتانی دەرەوە و تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستانیش، بەڵام تاوەکو ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستە و ڕاست وەڵامی مامۆستایانی نەداوەتەوە. کێشەکەی ئەمان تەنها لە موچەدا کورت نەکراوەتەوە، بەڵکو کۆمەڵێک کێشەیە کە چەندین ساڵە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێیوەی دەناڵێن لە بەرزکردنەوە موچە فەوتاوەکانیان، هەروەها تەڵتینکردن کە ئەمانە داخوازین بۆ کۆتاییهێنان بە قەیرانی موچە و هەروەها ئیدی چاوەڕێ نەکەن هەموو ساڵێک موچەکانیان دێ یاخود نایە هەموو ساڵێک دەرگای قوتابخانەکان بەڕووی خوێندکاراندا ئیدیدا نەخەن. ئەوان دەستیان داوەتە کارێک ئەیانەوێ تا کۆتایی بەردەوام بن بۆ ئەوەی تا کۆتاییش کێشەکانیان چارەسەر بکەین. من لە سەرەتای بەرنمەکەم دەمەوێت لە نزیکەوە بۆ نمونە قسە لەگەڵ مامۆستایانی مانگرتووە بکەم، بزانم باری تەندروستیان چۆنە. دواتر کە هاتمە دەرەوە لێرە 3 میوانم دەبێت کە نوێنەرایەتی مامۆستایانی شاری ڕانیە سلێمانی هەڵەبجە دەکەن، گفتوگویان لەگەڵ دەکەم. من ئێستا بە شێوەیەکی ڕاستەخۆ دەچمە ژوورەوە بۆ ئەوەی بزانم لە نزیکەوە مامۆستایان چیان هەیە. کاکە حەمە ئەگەر یەکێک بێ وایارەکەمان لەگەڵ بێنێ ئەچمە ژوورەوە. ئێستا ئەوەی کە ئێستا لێرە هەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بڵێن بەشێکی زۆر لە ناو ئەم خێوەتەدا کاکە حەمەوە مامۆستایان لێرە بە شێوەیەکی خۆڕسکانە لێرە دەستیان بە مانگرتووان کردووە تا ئەگە عەزەت نەبێ ئەچینە ژوورەوە. دەگوترێ کۆبوونەوەی هەیە لە ژوورەوە، بۆیە لێرە ناڵن هیچ ڕاگەاندیکارێ بچێتە ژوورەوە. ئەوەی کە من لە نزیکەوە قسەم کردبێ لەگەڵ مامۆستایانی مانگرت و تا ئێستا وریان بەرزە، دەڵێن بەردەوامە بین تا و کاتەی داخوازیەکانمان دێتە دی، هەرچەندە ینی جۆرێک لە شەکەتیان پێوە لە شاری کەلان لە هەڵەبجە لە سلێمانی خۆپشاندانێکی بەرپراوان کرا. زۆربەی مامۆستایان هاتنە نزیک کەمی کە وریان بەرز بێ بۆ ئەوی بڵێن ئێمەش لەگەڵتانین، بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە دیارە مامۆستایانی مانگرت و لە ژوورەوە گوێبیستی قسەکانی دکتۆر هەڤاڵن کە بزانن چیان پێ دەڵێ، ڕەنگە پەیامێکیش ینی هاتبێت بۆ ئەوەی کە لە نزیکەوە قسە لەگەڵ مامۆستایان بکە، بۆ ئەوەی کە پەیامێک ئەگەر هەبێ بیگەێنێ بەوان. بەڵام ڕوون نییە جارێ قسەکان چین، بۆیە ئێستا وەرە ئێستا من ئێمە لای بە تا دکتۆر هەڤاڵ ینی کۆبوونەکەی لەگەڵەوان کۆتایی پێدێنێ. من دەمەوێت لە مامۆستا نەجمەدین سڵاو لێبێ بەڵا هەڵسەرەوە تاوکو ئێستا بۆ نمونە ئێوە مانگرتنەکە بەردەوام خۆپشاندانم ڕۆ هەبووە. پەیامەکە کەی ئەگا بە حکوومەت
گەیشتووە کە گەیشتووە وەڵامەکە چییە؟ سەرەتا بەنای خۆی گەورە پەیامەکە ئەوەیە کە ئەمە جۆرێکی ترە لە چالاکی مەدەنی و هەتا ئەو کاتەی کە داواکاری فەرمانبەران و مامۆستایان جێبەجێ ئەکرێ بە تەوتنکردنی موچەکانمان لەسەر بانکەکانی ڕەشید و ڕافیدێنەوە خاڵی جەوهریە واسی ڕۆژ پێدا سی ڕۆژارێ و پێدانی موچە ئیتر موچەکانمان لە مەعمەعی سیاسی لە بینی هەرێم و حکوومەتی ناوەندا بێت دەربهێنرێ سیاست بۆ سیاسەکان ژیانش بۆ میلەت یعنی ئیتر تەواو بەڕاستی ماندوو بووین و بۆ ئەوەی تا ئێستا با بڵێن وەڵاممان وەرگتو یا گەشتووە بەکوێ ئەوە ئێمە ڕووکاری ڕووی داواکارەکانمان لە حکوومەتی ناوەندە و لە نەتەوەیەکردەکان و دەرەوە ینی ڕوومان پەیامەکەتان پەیامەکەمان بە دوور و نزیک گەیشتووە بە پەیوەندی ناڕاستە خۆ لەلایەن ڕێگەی چەند کەسانێکەوە کە ئێستا نیوەیان لە بەغدادن نیوەیان لێرن پەیوەندیمان هەیە کە خەریکی جێبەجێکردنی کارەکان وە بۆ زیاتر چۆن ئەڵێ بەوەی کە داواکاری مامۆسان و فەرمانبەران جێبەجێکەن بە یاسایی لەگەڵ ئەو کارێ خەریکن. باشە ینی قسەکە لەسەرەوەیە بۆ نمونە ئێوە دەگوترێ ئەگەر ینی کێشەکە ئێستا لە موچا بچووک نەکراوەتەوە یانی ئەگەر موچەیە بۆ نمە دوو موچە بدرێ ئەمە کۆتاییە خۆ ئەگەر کۆتاییش نییە بۆ ناکرێ مامۆستانەر بەم شێوەیە مان بگرن لە خواردن و باری تەندروستیان تێک بڵێ نانە داواکارەکانی ئێمە و کێشەکەی ئێمە هاوڵاتیان بە هەموو چین و توێژەکان و بە موچەخۆر و بێ موچەخۆر تەنها موچەیەک و دوو موچە نییە تاوی تر ئەمانەوەی موچەکانمان لە دەستی ئەمی نابێ جا خۆ دەیان جۆر کێشەی تر هەیە بەڵام دەسەڵات دەتوانم بڵێم بە پلان ئەمەی کردووە کە ئێستا حکوومەتێکی هەرێمی گەورە بە قەبە بەناو یعنی کێشەکانی هەموویانە هەمووی شان دەڕوا بۆ موچە سەرۆکی حکوومەت باسی موچاکە وەزیری دارایی باسی موچاکە سەرۆکی هەرێم باسی موچاکە نەباسی کێشەی کارەباکە نەباسی کێشەی شارەوانەکانەکە نەباسی کێشەی ئاوەکە نەباسی کێشەی ڕێگاوبانەکە نەباسی کێشەی سیستەمی پەروەردەیەکە وەکو چۆنەڵێ شێرپەنجەی سیستەمی پەروەردەیی مهین بوون نەباسی کێشەی سیستەمی تەندروستی و نەخۆشخانەی شێرپەنجاکە نەباسی ئەو وانە بێژاناکە کەدا نەمەزراون نەباسی خریجەکانەکە یعنی باسی هیچ شتێکی تر ناکە ئەم هەموو بابەتە هەیە کە کێشەی جەوهری نەبێ بێ ئەمان لە کێبلا لە موچەیە بچووکیان کردوێتەوە اینجا داواکاری ئێمە بەسەنها موچە نییە تەنها موچەکەوەی کە مەسەن موچەی مانگی یەک بدا بڵێن تەواو نەخێر ئێمە بەم شێوە لەسەرم چالاهینە بەردەوامین کە موچەی مانگی دوانزەیشمان پێ بدرێ و ڕێکەوتنی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم باشەوە بێ چونکە چل ڕێکەوتن کراوە هیچی لە مەساڵحی خەڵک نەبووە ئەو ڕێکەوتنانە وابزانم هیچ نایەنێ بۆ ئێمە اینجا ئێمە ئەبێ موچەکانمان پارێزراوە بێت لە دەستێکی ئەمینابێت تەوتین کرێسی ڕۆژاری موچەکانمان شکۆ بگەڕێنێتەوە یعنی داخوازیەکانی مامۆسان و فەرمانبەران و هەموو چین و تۆژەکان و خانە نشینان چیە ئێمە لەگەڵەوە هەتاک داخوازەکان جێبەجێ نەکرێ بەردەوامی دەن بە زۆر سپاس مامۆساوەڵا ئەو مامۆستا کاک بۆم بانکی ئەگەر مامۆستا ئەگە بیت هێرە یەکدا ببورێت خوا تۆکچەکەی بووانە بوو دەوەرنێرە خواوەرنێرە عەزێر نەبێ ڕاستە و خۆیە ئەمە یەکێکە لە مامۆستانی مانگرتو جا وەرە نەبوو ئەمە چیرۆکێکی سەرنجڕاکێشتان بۆ جێرمەوە ئەمە کچی ئەم مامۆستا بەڕێزەیە لە حەفەی شوبات ئەم کچە گەنجە منداڵ بوو مەتۆلکە بوو بە باوەشی دایکیەوە بەڵام ئێستا ماشەڵڵا بەقی خۆیەتی تەمەنی بۆ بەچەند هەتاوەکو ئێستا مامۆستا هەر لەسەر شەقامە هەر کێشەی هەیە ئەوە تا یەکێکشە لە مانگرتووەکان یانی ئەمەوێت چیرۆکەکە لە زاری خۆی بۆ بچێنە بۆچی وە ئەوە تا ماشەڵڵا کچەکە بۆتە کچێکی کامەڵ بەقی خۆتە بێ ئێوە هەتاوەکو ئێستا داخوازیەکان تا هەر جێبەجێ نەکراوە لەبەرەوەی ئێمە حکوومەتی کارتۆنیمانەیە کاربەڕێکەرمانەیە هیچ شتێک کەڕ و لاڵ و کوێرە نابینێ نابێ سێدەمێکی نییە بۆ وەڵامدانەوە تەندروستی خۆت چۆنیانی ئێوە ئەم چەند ڕۆژە زۆر باشی نێمە ورەمان بەرزە هەرچەند بە خواردنمان نییە بەڵام ورەمان ئەوە قایمە گوێمان لەو برسێتێنە تۆ چیەڵی بەدایکت ینی ئەم حکایەتە ینی نزیکە بێتۆ لە 12 چەند؟ 8 ساڵ ساڵ بوو 18 ساڵە 5 ساڵە ئەم چیرۆکە هەیە
شانازی پێوەم کە تاوکو ئێستا لەسەر جادێ و من هەشتا ساڵم هەتاوکو ئەگەمە تەمەنی خۆشی ئامادەم لەگەڵ یا لەسەر جادەیە بمێنمەوە. تۆ بە مناڵیش هەر لە باوەش یابووی لەسەر جادە بەڵێ ئیتر لەبەرێ ئێ بەڵێ خەتە حکوومەتی هەرێمە چەند ساڵێکەش ئەم حکوومەتە بمێنێتەوە من ئامادەم بمەوە سەر ئەم جادێ. پەیامت چییە بۆ هاوپۆلەکانت ینی هاوپیشەکانت کە قوتابین هاوتەمەنەکان؟ ئەمە هەر زەرری لە مامۆسانەوە بەڕاستی زەرری لە خوێندکارەکانیشیاوە یعنی ئەبێ هەڵوێستیان هەبێ ئەوانیش بێنە سەر جادە. باشە مامۆستایانی ئێوە باشە خۆ گریمان موچە ئەدرێ ینی هەندێک داخوازیە قورسە خۆ ئێوە ناکرێت وە مان بگرن لە خواردن و بەم شێوەیە باری تەندروستیدان ڕۆژ بە ڕۆژ خراپتر ینی تا چوا بڕیارکانەوە داخوازی ئێمە کوا قورسە هیچ داخوازێکمان قورس نییە تەوتینە قورس نییە دامەزرانی بۆ هەردوو حکوومەتەکە کە ڕێ ناکەون قورسە آخر بوو ئەوان قورسە خۆیان قورسیەکە نەگینا قورس نییە دامەزرانە قورس نییە گەڕانەوەی پاشەکەوتە قورس نییە ئەمانە کوا قورسن گەڕانەوەی شکۆی مرۆڤایەتیە بۆ ئێمە هیچ قورس نییە بۆ ئەوان لەسەر قوتی ئێمە ژیانی ڕەفاهێتی خۆیان نەکەن با ژیانی ئێمە دابین کە قەیچەکە بە ئەوانی شوکو ئێمە بن سەرکردەی هەموو وڵاتێک لە ئاستی هاوڵاتیەکانیانێتی بۆچی ئەمان ئەبێ ئێمە بە میکرۆسکۆپ سێری ڤێلاکانیان کرد. ئێستا خۆش بێ تەندروست باش بن زۆ سپاس بۆ ئێوەش کۆبوونەکە دیارە زۆرە خیانێ بەس من سێ میوانم هەیە ینی سێ میوانەکەم بەردەوامی ئێم تا ئەمان بۆ نمونە ئەکەونە ڕێکەوتن لەگەڵیانە من ئێستا دەگەڕێمەوە بۆ لای میوانەکانم زۆ بەخێر بێن مامۆستایان مامۆستا جیهاد مجاهید مامۆستا مجاهید زۆ بەخێر بێ وەکو نوێنەری مامۆستایان لە هەڵەبجە مامۆستا کۆساری وەکو مامۆستایانی ناڕازی لە دەڤەری ڕاپەڕین مامۆستا عومەر گوڵفی وتەبێژ ئەو وتەبێژی ناوی بنێم مانگرتووان جوانترە کە لەگەڵ من ئەگەر لە جنابەت دەست پێ بکەم ێستا من ویستم بڕۆمە ژوورەوە قسە لەگەڵ بۆ نمونە مامۆستایانی مانگرتووکەم بەڵام پارێزگاری سلێمانی لێرەیە بۆچی هاتووە دەگوترێت کۆبوونەوەی هیچ پەیامێکەیە بۆ ئەوی کە بیا بە مامۆستایان لە ڕاستیا سپاس بۆیەوە بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە بەردەوامی و ئیرادەیەکی بەهێزە و ناڕزایی ئەمڕۆ زۆر فراوان بوو خۆشبەختانە ئەم هەنگاوە لێکەوتەی ناوچەیی و میدایانی بە کوردی بۆتە قەزیەیەکی گرنگ لەم ناوچەیە ئەمە جێگەی دڵخۆشیە و ئێمە تەمەنا ئەەکەین لێکەوتەیەکی ئیجابی هەبێ بە قازانجی خەڵک بە قازانجی موچەخۆران بە قازانجی بازاڕی خەڵک هەر بۆیە هەموو ئێوارانێک زۆر جار لەبەر خاتری تیمەکان تیمە پزیشکەکان یان میوانێک ئێت ئێمە زۆر جاراوە نیو سەعاتێک وەکو پشوویەک ئەدەن پارێزگار لە کاتی و پشوەیە هات ئەگینا کۆبوونەوەیەک نییە ناوی بنەی کۆبوونەوەیەک لە نێوان مانگرتووان و فلان کەسا پەیامەکان زۆر ڕوونە و پارێزگاری سلێمانی پەیامەکەی پێگەشتووە نەک پارێزگاری سلێمانی چونکە ئەم پەیامە لە بەردەم گەشتووە بەکوێ ینی من ئێستا لە پێشەکەەکە ماوەتەموتم پەیامەکە گەیشتووەتە ئەو پەڕی دنیا بەڵام تا ئێستا نەگەشتووەتە بۆ نمونە گوێی سەرۆکی حکوومەت کە قسە بکە بۆچی ئەمە قسە ناکەن لە ڕاستیان لەسەر ئاستی باڵا لە نەتەوەی گرتوەکان قسەی لەبارەکراوە هەندێک پەیامەیە کە ئێمە بە دوواداچوونی بۆکەن متابعەکەن یان ئاگامان لە دۆختانە ئەمە هەموو ینی گەشتنی پەیامەکە ئەوەی کە ماوە لێکەوتەی ئەم پەیامەیە بەڵێ بەڕاستی گەشتوتە گوێی سەرۆکی حکوومەت لەبەرەوەی سەرۆکی هەرێم چی وت سەرۆکی حکوومەت گەشتووە بەرهەمی گوێگرتنەکەی سەرۆکی حکوومەت لێدوانی وتەبێژەکەیەتی کە زۆر نیگەرانی کردین بەڕاستی لێدوانێکی نابەرپرسانە بوو نەئەبوو بەو جۆرە بەو زمانە مامەڵە لەگەڵ خەڵکی ناڕازی هەزاران خەڵکی ناڕازی بکە ئەم ێوارەش پەیامێکی سەرۆکی هەرێمەیە پەیامەکەمان بینی لە ڕاستی ئەو ئێمە مەبدەیەکمان هەیە ڕێز لە هەر پەیامێکە گرین کە ڕێز لە دەنگی ناڕازی بگرێ باش و ڕوبەڕووی هەر پەیامێکی ژەبینەوە کە بەڕاستی بێڕێزی تیاابێ بەرامبەر بە شەقامی ناڕازی و بەرامبەر بە خەڵکی کوردستان لەبەرەوە ئێمە لە جێی خۆیان هەڵسەنگاندن بۆ پەیامەکانەکەین
پەیامە توندەکان ڕەدەکەینەوە و قبوڵیان ناکەین و ئەو پەیامانش ڕێزیان تێدایە ڕێزیان لێگرین ئەمە بە مانای وەڵام نییە لەبەرەوە وەڵام ئەبێ مانگرتوان قسەی لەسەر بکەن بڕیار و چارەنووسی داهاتووی مانگرتووەکان ئەبێ مانگرتووەکان خۆیان بیدەن ئێمە تەنها وەگوتە بێت تەنها نەقلی بڕیاری ئەوانەکەین واتە ئەو هەنگاوانەی کە لە داهاتوە هەیە بە گفتوگۆ ئەیانەوێ بنرێن ئێمە ئەوە ئەگوازینەوە و کار باشە خۆ قسەیەکەی مامۆسانی بۆ نمونە مامۆسانی مانگرتوو خۆ ناکرێ هەر لەم دۆخیا بمێننەوە یعنی ئەکرێ ئێوە تا شوێنێک ئەم ماگرتنەوە بەردەوام بێ خۆ ئەگەر مەوزوعی موچەیە دەگوترێ ڕەنگە لەم یەک دوو ڕۆژە موچێ مانگیەک بدرێ ینی ئەوانی کە ینی کۆبوونەوەی زیاتری ئەوێ ڕەنگە ڕێکەوتنی زیاتری بوێ خۆ ناکرێ بەم دۆخەوە مامۆسایانی مانگرتوو بەم شێوەیە بمێنەوە لەکوێ کۆتایی بەمە دێنن یعنی بە مانگرتنەکە ئەڵێم ناڕازیەکە ئەبێ بەردەوام بێ لەکوێ کۆتایی پێێنن تا ئەو کاتەی خودی مانگرتووەکان ئەگەنە بڕیارێک کە خۆیان ئەیدەن ئێمە تا ئەو کاتەی ئەوان لێرەن پشتیوانیانەکەن و هەوڵی فراوان بوونی ناڕزاتیەکان دەین و پلانی ژەیە بۆ داهاتوو قۆناغی کاریگەرتر بنێنن و ئەگەر بەدەممانەوە نێن لەمەش کاریگەرتر هەنگاوی تر هەیە بەڵامەوە بێ بڕیاری مانگرتوانی لەگەڵا بێ هەر بۆیە تا ئەو شوێنەی وەڵامێک وەرەگرینەوە ئێمە زانین تەفەهمیەوەکەن هەندێک بڕیار پێویستی بە کاتە کاتیش بە قازانجی تەندروستی هاوڕەکانمان نییە بەڵام مەرج نییە جێبەجێکردن وەڵامێک کە بەڕاستی زامنی ئەو خاڵانە بکە کە داخوازین و بەڕاستی خەڵک لەم قەلەقیە دوور بخاتەوە لانی کەم بلملانە سیاسیەکان کاریگەری نەبێ لەسەر ئەو بڕیارانی کە لە داهاتوادن چونکە ئەبینین ئەکرێ ئەم مانگە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا باش بێ موچەیەک بێت مانگی داهاتوویی دوو مانگی ترچی لەبەرەوە شتی کۆنکرێتی بۆ چارەسەرکردنی قوتی خەڵک بە وەڵام ئەزانین بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی جددی نییە ئەوەی کە هەیە پەیامە مەسجە کە پێمانەڵێن ئێمە پێمان گەشتووە و ئاگادارین و چاودێریەکەین زۆر باشە مامۆستا کۆساری من زۆر جا قسەمان کردووە ئەنی جەنابدەر لە بەرنامەکەی منا بەشدار بووی ئەم جۆرە چالاکێت پێ چۆنە پێشتر ینی تۆ ڕخنت لەوە گرت ئەو من لەگەڵەوان نیم بۆ نمونەر خۆپشاندانکەین و بایکۆتکەین و بێنە سەر شەقام ئێستا هەستەکەی بەم جۆرە چالاکیە پەیامەکە باشترەگا لەوەی کە لە ڕابردوو هەبوو سپاسانەکەم وەڵام دەبێت جوابی پرسیارەکەت بەوە بدەمەوە وێڕێ ئەوەی کە مانگرتوان هەموو لە دیدی مدا وەکو یەکن بەڵام یەکێ لەوانە کوڕە شەهیدێکە خاصەن لە باوکی لە سلکی ئەم زۆنەدا بووە پێشمەرگە بووە یعنی ئەمە وای لە من کرد کە من بێن بۆ ئێرە کوڕە شەهیدێک کاتێک دێمان دەگرێت لەم دەسەڵاتە یعنی لوتکەی ستەمکاری و نەعەدالەتی و لە هەمان کاتە گەندەڵکاریەکە لێرەیە بۆیە ئەم مانگرتنە جیاوازە لەگە خۆپشاندانێکی مەدەنی بە بڕوای من ئەمە تێکۆشانێکی یەکجار باڵایە ئەمە فیداکاری ڕوحە کاتێ تۆ دیمان دەگری لە خواردن یعنی تۆ دەتوێت ڕوحی ببەخشی چونکە ئەمە زۆر جیاوازە بەڵێ بەتاکید بۆ من ئەمڕۆ هاتووم ئەمە وابزانم شەشەمین ڕۆژە من ئەم بۆ چەند ڕۆژە نەهاتوم بە فعلی وەکو بیدایەت بە ئاماژەم پێدا من ئامادە نیم لەمەوەدا لەگەڵ خۆپشاندانی مەدەنی بۆچی ئامادەنیم زۆر پیرۆزە زۆر زەرورە میلەت کۆمەلگا مەدەنیانە بژی بەڵام ئەم دەسەڵاتە خۆی نامەدەنیا خۆی چەکدارە بۆیە من قەناعەتم وایە دوای 10 ساڵ کە جواب هۆشیاری یاخود ئەخلاقی باڵای سیاسی هەبایە یا نیشتیمانیە بە ئەبوو جوابی بە نەدەگەشت بە 10 ساڵ مەبەسم لە چییە بۆچی ئەی لێرەم وەکو گوتم کاتی ئەبینم کوڕە پێشمەرگەیەک یان کوڕە شەهیدێک لێرەمانی گرتووە کە ئەوێ گیانی خۆی ببەخشێ لە پێناوی بەرژەوەندی گشتیدا عەدالەتی گشتی و ئەو ڕوبەڕووبنەوەی ئەو ناعەدالەتی و ستەمەی کە هەیە لە ناوەندە دەسەڵاتدارانی هەرێمەوە من شەرمەزارە بم لە ماڵەوە دانیشم شەرم لە خۆمەکە و مامۆستایەک لێرەکانە کوڕێکی کەم ئەندامی لە ماڵەوە جێهێشتووە و ئەگیریا بووی شەرم دەکەم لە مامۆستا کە دەگیریا بۆ ماڵناڵەکەی لە چی لە حەسرەتی ئەوەی کە تەماشاکە دەسەڵاتێکی ئەوەندە بێباکەیە یعنی بەڕاستی حەسرەتە لە دڵیدا ئەی من شەرمەکەم کە لە ماڵەوە دانیشم وەکو گوتم منی کە هێنا ئێرە ئەمە باڵاترە لە خۆپیشاندان و مانگرتنێکی ینی بڵێن بایکۆتێک و شتێک من بۆ بایکۆت نهاتووم بایکۆتیش ناکەم بەس بۆ موچە بەڵام ئەمایان جیاوازێکی گەورەیە بەڵێ بۆیە لێرەوە ئەڵێم هیوادارم لێرەوە
هەموو چین و توێژەکان بایکۆت بکەن نەکەن مامۆستا و فەرمانبەر لە پێناو چی موچەنا لە پێناو ڕێزگرتن لەم فیداکاری کە ئەم مانگرتوانە لێرەیە وجودیان باشۆڵاویستم منە و پرسیارە لە مامۆستاکە مامۆستانی قسەیەکەیە دایم ڕەنگە وەکو ڕەخنەیەکی ژیان ڕوبەڕووی تەواوی فەرمانبەران و مامۆستایان بێتەوە خۆ ناکرێ ینی لە چەند سەد مامۆستایەک ئەم چالاکیە کۆ بکرێتەوە یعنی هەمیشە ئەمانە قوربانی بن بۆ زۆرتر لە کاتێکا تۆ هەمووتان وەکو یەکوان فەرمانبەرێک مامۆستایەکە ئێستا لە ماڵۆی سێریەمەکە ئەکرێ ینی هەموو پێکەوە بۆچی ینی مانگرتنێکی سەرتاسەری دروست نابێ لە تەواوی فەرمانگە و خوێندنگاکان بۆی کاریگەریەکە زیاتر بگات بۆچی ینی ڕاست خۆی دەستخۆشیتان لێکەم سوپاستانەکەم بۆ گرنگدەگیدان بابەتەکە پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە لە ڕاستیە کاک ناوەکەت سامان کاک سامان عەفو لە پێشا تۆ ناوەکەی منە بیست من ناوەکەتم بیستیەوە خۆی لە شوێنان کە داواکاری ئەکرێ بۆ ڕەفاهیەت و بۆ بژێوی باشتر لێرە بۆ موچە و بۆ قوتی ڕۆژانە مان ئەگیرێ لە شوێنان ئەسووتێنرێ بەرد ئەوە شێنرێ تندوتیژی بەکاریە ئەمانە بۆ خۆیان جەستەی خۆیان ئەکەنە سوتەمەنی بۆ خەڵک لەبەرەوە بەڕاستی مانگرتن ینی مردنی خۆت لە پێناوی خەڵکیە بەڕاستی ئەبێ خەڵک خۆی هەست بەمە بکە بەڕاستی ئەبێ هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایان کە لەسەر پرسیارەکەی جەنابێ بۆچی بە شێوەیەکی گشتی نایەنە پێشەوە بەڕاستی ئەمەش هەمان گلەیمان هەیە کە خۆ ناکرێ ملیۆنێک کەسمان بگرێ ناکرێت 500,000 کەسمان بگرێ کۆمەڵێکی ڕەمزیەن خۆیان ئەکەنە سوتەمەنی بۆ کۆمەڵێکی خەڵک بۆی ڕای جەماوەر بجۆڵێن بەڕاستی ئێمە گلەیمان هەیە کە خەڵکوانن بایکۆت بکەن بزەبت بە پێی پێویست بەلای کەمەوە ئەبوو لە شارەکانە بۆ هەماهەنگی بۆ ئەو بەڕێزانەی کە هەڕۆی ئێستا بۆ دوای بڕۆ بۆ ئەو بەڕێزانی کە گیانی خۆیان بەخت کردووە من دانەیە لە مانگرەکانم بینی کوڕەکەی خۆی کوڕەکە خۆی یابوو بەسەر ئەژنۆی باوکیا ئەیوت باوکە گیانوەرە ناومان ئێستا ئێمە لەگەڵ بەڕێز کاکۆساری و مامۆستا عوسمانە باسی ئەومانە کرد بەرگەی ئەم سەرمایە ناگرین یەک سەعات لێرە دانیشین ئەمانە 7 ڕۆژ لەژێر ئەو خەیمەیە بەو سەرمایە ماڵ و مناڵی خۆیانیان جێشتووە یعنی نازانم ئەم حکوومەت و دەسەڵاتە بەڕاستی کەیەتە سەرخەت بۆ سەرەتاییترین ماف ینی بەڕاستی جێی داخە و بەڕاستی جێی نەنگیە و زۆر شوورەیە بۆیان و زۆر داوەشینە زۆر عیبە بەڕاستی ینی ئەبوو بەلایکەمەوە بە دێڕێک بەشداریان نەکردووە طبعا خطابی سەرۆکی حکوومەت جیاوازیەکی هەبوو لەسەر لە خطابی سەرۆکی لە خطابی ئەمە دەنگی هەیە بۆ من عەفو فەردامە خطابی سەرۆکی هەرێم جیاوازتر بوو لە خطابی حکوومەت بۆیە وەڵای من دکتۆر هەڤاڵاتووە دکتۆر ئێمە بەرنامە هەیە هەر لە ناو بەرنامەکانی حەزەکەم یەک پەیامەتە بێ ینی بۆچی کۆبوونەت پێکردن ینی چی شتی نوێ هەیە شتێک هەیە کە وا بکە ئەمان قەناعەتێکە لەو مانگرتنە واز بێنن یەکەم ئێمە هاتین بۆ سوپاس و پشتیوانی و پێزانینمان کە بە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان ئەم هەڵوێستە مەدەنیە مەردانە جوامێرانەیان نواندووە دووهەمیان بە ڕەسمی هاتین کە پەیامی نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراق و نوێنەری سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان لە عێراق و تەواوی ئاژانسەکانی نەتەوەی گرتوەکان لە عێراق بەم خۆشەویستانە ڕابگەێنین کە دوێنێ ئەو پەیامانەی کە بۆیان ناردوون گەیانوێتە هەردوو حکومەتی هەرێم و حکومەتی ئیتیحادی و داوای لێکردوون کە کێشەداراییەکان و کێشەکانی تر لە نێوان هەردوو لە چارەسەر بکرێ و ئەوانیش بەڵێنیان ناوە چۆن قانونی موازەنە و هەموارەکەی تێپەڕی هەردوو لە مکوڕە بن بۆ ئەوەی کێشەداراییەکان لە نێوان هەرێم و بەغدایە چارەسەر بکەن دوشێکی مەتاقیە ئەو پشتیوانیە گەورەی ئەمڕۆ هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی و دەوروبەری بوو لەم خۆشەویستانە کە پشتیوانی و ڕەوایی داواکانی ئەمانی دووپات کردەوە و پەیامی ئەم ئێوارەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بوو و کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی بەڕێز
وەزیری دارایی حکومەتی هەرێمی کوردستان و وەزیری دارایی حکومەتی ئیتیحادی و هەردوو حکومەتەکە بوو کە هەردوو لایەن وەفدەکانیان جەختیان کردەوە کە کێشەدارایەکان حەلەکەن و لە سپێنەوە بڕیاریان ناوەکو ڕایانگەیاندووە کە موچە ئیعلانەکەن و کێشەداراییەکان چارەسەرەکەن هەموو ئەمانە کۆمەڵێشتن کە ئێمە لەگەڵم خۆشەویستانەیە باسمان لێکرد بە تایبەتی پەیامی نوێنەری سکرتێری گشتینەتەوە گرتوەکان بۆی ئەم خۆشەویستانە دڵنیا بنەوە کە پەیامەکەیان گەشتووە و کۆمەلگای نێودەوڵەتی چاوی لێیانە و تەقدیری خەباتەکەیانەکە کە بە شێوەیەکی مەدەنی داکۆچیان لە مافی گشتی کردووە. ئەوە بەڕاستی بڕیارێکە بڕیاری مانگرتن خۆیان یاوێنەوە بڕیاری شکاندنیشی خۆیانیان. زۆر سپاس دکتۆر کە لەگەڵم بووی. حەزم کرد ینی ببورن هەر وتم گرنگ بوو بۆیە وتم بە بزانم پەیامەکە چییە کە هاتووە ینی کۆبوونەوەی لەگەڵ مانگرتوان کرد. ئەمە کە دکتۆر هەڤاڵ واسێکە ینی هەموو ئەم پاکێجەی کەوتی ینی چارەسەرێکی تقریبەن مەتاتیە. ئێوە چەند ساڵە بەدەست ئەم گرفتانەوە دەناڵێنن کۆبوونەوە دەکرێت چارەسەرەکرێ هەروەکو خۆیەتی لە قەناعەت بە چی ئەکەن؟ لە ڕاستیە ئێمە وەستاوەتەوە سەر قەناعەتی ئەو بەڕێزانەی کە مانیان گرتووە وەکو جەنابی دکتۆر هەڤاڵ فەرمووی لە ڕاستیە ئەوان خۆیان مانیان گرتووە کەس پێی نەوتونمان بگرە و شکاندنیشی بەپێی داواکاریەکان ئایا داواکاریەکان تا چ ڕادەیەک جێبەجێ ئەکرێ یا جێبەجێ ناکرێ ماوەتەوە سەر بڕیاری خۆیان تەسەورەکەم باری تەندروستیان خۆتەزانی ئەنواع کاری مەدەنی هەیە لە ناو کارە مەدەنیەکانە یەکێک لەوانە مانگرتنە مانگرتن خۆتەزانی ڕۆژ بە ڕۆژ باری تەندروستی مانگرتوان بەرە و خراپی ئەڕوا لەبەرەوە بەڕاستی بەدەمەوە هاتن و وەڵامدانەوەی مانگرتوان ئەبێ ئەگەر ئەم دەسەڵاتە زەڕەیەک شەرمی هەبێ ئەبێ دەقەیەک زووتر هەرچی زووتر بێ بەدەم داواکانەوە چونکم خۆتەزانی ڕاستە ورەیان بەرزە بەڵام باری تەندروستیان سەعات بە سەعات دقە بە دقە بەرەوە ئەو لاوە چێ خۆتەزانی پێێنینە ڕۆژی هەشتەمی مانگرتن ئینسانێکی ئاعتیادی لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژ زیاتر لەوەوە بەدووە ڕۆژ بە ڕۆژ بەرەوە ئینهیارە ڕوا لەبەرەوە من ویسم قسەیەک بکەم خیتابی سەرۆکی هەرێم تا ڕادەیەکی باش بەلای کەمەوە وەکو پشتگیریەک و هەماهەنگێک بۆ مانگرتوان تا ڕادەیەک خیتابێکی باش و بەعکسی خیتابی حکوومەتی هەرێمەوە کە وتەبێژەکەیان و بە شێوەیەکی گاڵتە جاڕی بە خەیمەی مانگرتوان بەداخەوە کە ئەمە بەڕاستی زمانێکی زۆر ناشایستەیە لە ئاستی سەرۆکی حکوومەت و لە ئاستی وتەبێژی حکوومەت ناوەشێتەوە هیوادارم بە خۆیان نابچنەوە و قەرەبووی ئەو خیتابە ناشرینە بکەنەوە. زۆر باشە مامۆستا کۆساریانی لە کوێی ئێمە کە هەمیشە ینی چالاکی مەدەنیە کرێ خۆپشاندانەکرێ ینی دەسەڵات بۆ ئەوەی کە هەمێتی ئەو چالاکی مەدەنیە لێی کەم کاتەوە یا دەڵێ ئەمانە خۆیان کاندی دەکەن یا لایەنێکی سیاسی لە پشتیانە یا نەخێر ئەمانە هەر بەو نەسەی خۆیان لە بین دووگا پیاوی دژە کوردن بۆچی ینی ئەم قسانە دەکرێت ئایا ئێوە هیچ پاڵنەرێکی سیاسی هەیە بۆ ئەم جۆرە لە مانگرتن و ناڕەزایەتیە یا داوای تەنها مافی خۆتانەکەن لە بەرامبەر ئەرکەکەیە؟ پرسێکی زۆر جوانە دووروژان بەڕاستی زۆر گرنگەمە دەمەوێت لەمەدا ئەو هۆشیاری هەبێ شەقام سەنگی مەحەک بێ بۆ هەڵسەنگاندنی ئەم مناڵە بۆیەت بۆ ئێرە ئەو منداڵە زۆر جوانە من هاوڕێیانەگەر وەرم گرن ئەمە چی ئەوی مامۆستا باوکی ئەوی سڵاو لێبێت جەنابەت شکارێک خۆم فەرمان برم باڵێ ئەم منداڵی نەخۆشیێر پەنجەی سارکۆمای هەیە بەڵێ نەخۆشی نەخۆشخانەی هیوایە چیە هێنی بۆ ئێرە خۆ ساردە و باری تەندروستی لە مافەکانی خۆمان بۆ پشتگیریکردن لە مافی کارمەندان و دکتۆرەکانی هیوا هاتوین لەبەرەوەی بە 2 مانگ و 3 مانگ موچە نەدرێ بە کارمەندێکە لە باوکو دایکی مناڵەکان دڵسۆسترێکە بۆ مناڵەکان بۆ پشتگیریکردن لەوان هاتوین بۆ پشتگیریکردن لە خۆمان و لە قوتی مناڵەکەم هاتووم کە بتوانم مافی خۆم بدرێ خزمەتی مناڵەکەم بکەم. ینی ئەمەی تۆ تەنها داواکات خوا بە ئاوای لێکەین گوڵەژە ینی ئەمەی تۆ تەنها داواکاریەک نییە بۆ خۆت ینی داواکاریەکە بۆ ئەو فەرمانبەرانیشی کە لە نەخۆشخانەی وەک
خزمەتی ئەمە ئەکەن مناڵەکەی منان لە دکتۆرە بەڕێزەکان و لە بەڕێوەبەرەوە تا ئاگاتە پۆلیسی دەرگای هیوا کە لە باوکو دایکی مناڵەکانمان دڵسۆسرێکن بۆ مناڵەکەی من بۆ پشگیریکردن لەوان لە مامۆساکانی بۆ قوتی خۆم تا بتوان خزمەتی مناڵەکەم بکەم. چۆنی؟ تۆ حەز دەکەی بیتێرە؟ بۆ پشگیری مامۆسایان؟ سەلامت بی. ئێستا باشە تۆ تەندروستی و؟ باشترین. لە نەخۆشخانەی وا چارەسەر دەکەن وانە؟ هەر بژی. سەرکەوتوو بن من حەز ناکەم زیاتر ماندووتانکەم دەستان خۆش بێ مامۆستا ئەمە ینی نمونەیە کە بەڕاستی من پێم خۆش بوو بۆ ڕقەتام کردی بەس ینی دیمەنێکی جوان بوو بۆ من کە بتوانم یانی قسەی لەگەڵ بکەم. سەیری براتکە تاوان تۆ بابەتێکی زۆر گرنگە وروشان پێویستە لەمەدا ئەو هۆشیاری هەبێ شەقام سەنگی مەحەق بێ بۆ هەڵسەنگاندنی ئەو کەسەی کە دەوێت ببێتە نوێنەری گەل پەرلەمان نوێنەرایەتی گەلە هیچێکی بینە تەنانە ئەگەر نوێنەری کوفر نییە ئەگەر کەسێکی ئەزانی چۆنە کێشەکە لەوەیدا کۆمەڵ خەڵک کاندی دەکەی کەس نازانێت کوڕی چێە ئەخلاقی چۆنە هەستی چۆنە توانای چەندە بەڵام شەقامێک کە 10 ساڵ کەسێک مامۆستایەک لەو سەر شەقامە 10 ساڵ خۆی نەفرۆشت بێت 10 ساڵک یعنی هەڵسەنگانی تەواوی بۆ کراوە لەلایەن هەموو چینوێژەکانەوە کە بای چەندە توانای چەندە ئیرادەی چەندە باشتر نییە لەوەی کە کەس نازانێت کوڕی چێ و کەندای بکرێت یعنی بەڕاستی دەبێت ئەو هۆشیاری تر هەبێ خەڵک نەکەوێتە تەڵی دەسەڵاتەوە بەم قسانە پاشگەز بێتەوە یان دوورکەوێتەوە لە هەڵوێستێکی ئەوان نەبەردانەی کۆمەڵە خەڵک ئەمە خاڵێکی تریان پێم وایە پرسیارەکەت بەشێکی ترێت یا بوو نازانم وتە من قسەکەم لەسەرەوە بوو هیچ لایەنێکی سیاسی خۆی وەرداوەتەم چالاکی ئێوە یا ئەکرێەوە کۆی کە ناوی دەبن ئەمە لانی سیاسی لە پشتە بۆ ئامانجێکی سیاسیە سەیریکە بەداخەوەمە تێگڕای چین و توێژەکان بە تایبەتی مامۆستایان گلەیمان هەیە کە حیزبەکان بەشداری ناکەن وەکو خۆیان بەشداری ناکەن ئەمە هەر گلەیمان هەیە 10 ساڵە گلەیان لەکەین لەناو هەموو سوشال میدیا بڕ متابعە بکە خەڵک گلەی هەیە یعنی زەمێکی گەورەیانەکە کە حیزبەکان نانە مەیدان نەک لە پشتی ئێمەوە نین هەر خۆیان وجودیان نیە گلەیمان هەیە کە دەبێت لەمەودۆ بە لۆگۆی خۆیان بە ئاڵای خۆیان بێن وەکو پاڵپشتیە ئەوانیش دوجار پێکاتەیە میلەتەن یعنی کادر و لاگیریان ئەرکی ئۆپۆزیسیۆن چێ ئەسڵەن دەبوو بەڵێ بێن و زۆر بەجددیتر بێن نەک شەرم بکەن و ترسیان هەبێ لەوەی کە بێن لەگەڵ ئێمەمان بوەسین ئەمە خاڵێکی تریان ئێمە داوای چیمان کردووە یعنی هەر بەجددی ئێمە داوای گۆڕانکاری یعنی ئێمە داوای کورسی ئەوانمان کردووە بڵین فەرموو ئێمە دەینە جێگاتان نا ئەم خەڵکە لێرە چییە تەنانەت مانگرتوەکان داواکاری مانگرتوەکان چییە تەڵتینی موچەیە بۆی قوتی خەڵک لە دەستی دز بێتە دەرێ لە هەمان کادا لە بەرزکردنەوەیە خاڵێکی تریان ئەوەیە کە ئەوەی کە چەند ساڵە پێڵێن پاشەکە و دزراوە ئەمە بجێڕدرێتەوە ئەمانە کەی بیرروڕای سیاسین کەی فکری سیاسی لە پشت ئەم داخوازیانەوە بیرروڕای سیاسی حیزبی سیاسی کادیری خۆی بنێرێت داوای ئێرحەلەکە داوای گۆڕانکاری پۆست و دەسەڵات دەکات نەک ئەوەی داوای موچە و شتێکی تر بکات بۆیە نەخێر ئەمە فێڵێکی ترە لە چاو لە گوێ و لە عقلی خەڵک دەکرێت کە گوایە ئەمانە خەڵکیان لە گریمان وامەدانە ئەممان گرتوانە حزبین ئەم هەڵوێستە مەزنە ئەم فیداکاری ڕوحیە ئەوەیە کە تۆ بڵێ لەبەرەوەی حیزبیە شانی هیچ نییە نەکاکە خۆ ئەمە خۆپشاندانێکی بەسینەوەکو پێشتری ئاماژەم پێکرد و ئەجارێکی تر ئەڵێم کوڕە شەهیدێک لە پشتەرەوە سامان یاخیەک دێ لێرەکانە یاخیە بێ کە دژێ هەموو ئەحزابەکانە بەڕاستی تۆ دەبێت تۆمەتی بخێبێڵ ئەو جا تۆمەتی حیزبی بوون ئەی ئەمان چین ئەمان حیزبینین کە ئێستا لە دەسەڵات بەتەکید من بە پرسیارە لە مامۆستا مجاهید کەم مامۆستا ینی دەگوترێ ئێوە لە بەردەم نووسنگەیەکی یوئێنن خۆ هیچی بەدەستنی تەنا دەتوانێت پامی ئەوە بگەێنێ بۆ ئێوە ناچنە بۆ نمونە بەردەم ئەنجومەنی وەزیران نەخێ پەرلەمان نەخێر مەکتەب سیاسی بۆ نمونە پارتی وێچێتی بۆی پامەکە ڕاستەخۆ بگا چالاکیەکە بەهێزتر دەرکەوێت خۆی لە ڕاستیە مانگرتن شتێکی نێودەوڵەتیە تعامل لەگەڵ وڵاتانی دەرەوەکە بۆ ئەوەی باش پەیامەکە بگات تەسەورەکەم زۆربەی مانگرتنەکانی دنیا لە بەردەم منەزەمەکانی یوئێنە مان ئەگرن و یاعتیسامەکەن بۆیە ئێمەش بڕیار درا لە بەردەم خۆتەزانی ئێمە بنکەی سەرەکی یۆنامی لە بەغداد و لە هەولێرە مانگرتنەکەش لێرەکە لێرە لە دەڤەری سلێمانی و لە دەڤەری ئەم لا بڕیاردرا بۆیە بە باشمانزانی لە بەردەم یوئێنە ئەگەر با
وەکو بڵێ ڕۆڵی بەرید و ڕۆڵی گەیاندن ببینن بە داواکانمان بگەێنن بە بارێگای سەرەکیان بۆیە بڕیارماندا لێرە لە بەردەم منەظەمە UN خێمەکە هەڵدەین. ئەبێت تا کوێ ئەمە چالاکیە بەردەوام بێ. یعنی ئێستا بۆ نمونە پارێزگاری سلێمانیە لێ بڕیار دراوە موچە دابش بکرێت ئەوە قسە لەسەر موچەی مانگی 12 کۆتایی هاتۆ لای بەغدا هەرێمیش گوێ خۆی لێ کەڕ کردووە بەڵام ئەمە حاڵی موچەی مانجیەکە کە لە مانجی دووە ئەگەر بدێت دەست بە دابشکردنیەکەی ئەی دوو ئەبێ لە کوێ بدرێ ینی ئەمە پەیامەکە ئێوەیە لە ڕاستیە وەکو مامۆستا کۆساری ئاماژەی پێکرد وازەحە پەیامەکان لێرە داواکاریەکان چوار داواکارین یەک لە داواکاریەکان دابشکردنی موچە لە کاتی خۆیان و گێڕانەوەی شکۆی مامۆستا و بە یاساکردنی و یاسا سەروەری لە هەرێمی کوردستان تەوتینکردن و پلە بەرزکردنەوە یعنی شتێکی عەجایب و مەرجێکی تاعجیزی دانراوە بۆ دەسەڵات کە نەتوانێت جێبەجێیان کە بۆیە شکاندنی و ئەوەی کە بەدەست ئەو بەڕێزانەیە کە مانیان گرتووە و لە دەست ئەوانایە تا چ ڕادەیەک داواکاریەکەیان جێبەجێکرێ بۆ ئەوەی کۆتایی بە مانگرنەوە وەکو دکتۆرە باڵ ئاماژەی پێکرد خۆیان دەستیان پێکردەوە شکاندنی شێر بە دەستی خۆیانە. زۆر باشە مامۆستا کۆساری بۆ نمونە ئەگەر ئێمە دۆخەکە چارەسەر نەبێ خۆ ناکرێ هەموو ساڵێک لەم کاتەیە ئێمە دەرگا قوتابخانەکان دابخەین و دەستکەین بە خۆپشاندان و بایکۆت یعنی پێشتری شوازام جارێک قسەمان گوتمانە گەشتەکە دەستی ئەدرێتێ با تا کۆتایی بێت چارەسەر بێت چارەسەرێکی بنەڕەتی بێت هەستەکەی ئەم چالاکی دەست پێکراوە یا ئەم مانگرتن و بایکۆتە کۆتایی پێدێنێت ڕاستەکەی وەکو پێشتر ئاماژەم پێکرد هەڵوێستێکی زۆر گەورەیە ئەگەر ئەمە کۆتایی نهێنێ بەڕاستی ئەم دەسەڵاتە خۆی داوای ئەوە دەکەم گەلە جارێکی تر ڕاپەڕینێکی وەک ساڵ 1990 لێ ڕووبدات بەڵام بەداخەوە ئەمە حقیقەتە دەنا بەڕاستی دەبێت ئەمە کۆتایی پێبێنێت چونکە لەمە هەڵوێستی جوانمێرانەتر چی لەمە فیداکاری زیاتر چی لەمە زیاتر چی لێبوودەی بەرامبەر ئەم هەموو ستەمەی کە دەسەڵات کردوێتی بەڕاستی وەکو زۆر جامەژەم پێداوە تا ئێستاش خەڵک لە باتی ئەوەی دەست بۆ ئەوان قورجی ئەوان بەرێ فەرمەوە تا دەستی بردووە بۆ چی بۆ قورجی خۆی بۆ ئەوەی دەست بۆ ئەوان نەبە لە پێناوی چی لە پێناوی ئەوەی کە هێشتا پێی وایە ئەم دەسەڵات و کیانە لە مەترسیدایە بۆ لە لەبارچوون کە ناوێت لەبار بچێ بەڕاستی ئەم خەڵکە دڵسۆزە کە ئومێد دەکەم یعنی بەڕاستی ئەمە لووتکەی ئەوەی کە ئەمان بەخۆی دابچنەوە کە لێرە بەدواوە بەخۆ دانەچنەوە بەڕاستی دەبێت چاوەڕوانی ئەوە بکەن کە خەڵک لێرە بەدواوە ئەوەندە پڕە ئیتر لێبوردەی نامێنەوە دەگا بە قۆناغی ڕاپەڕێنیشکەوە قەنەعەتی کولیمە چونکە بۆ ئاڵێم لەبەرەوەی هەم باوەڕی خۆمە هەمیش لەناو کۆمەلگادا ئەمە بەر گوێمانەکەوێت خەڵک بە ئێمە ڵێ چی مامۆستا گیان خەباتی مەدەنی و ئەم حکومەتە هی مەدەنیەت نییە پێمان ئەڵێن چەکدارن ئەڵێن بە چەک نەبێ لا ناچێت کەوابی دەگەین بەکوێ ئەگەر ئێمە لە ساحەکەیان نەمێنین بە مەدەنیەت و جوابی ئێمەمانان نەدرێتەوانێ جوابی ئەم مانگرتووە فیداکارانە نەدرێتەوە کە پڕێتی لە مەدەنیەت دڵنیا بە کە بە شێوازێکی دیکە حەل دەبێ بۆ لەبەرەوەی هیچ دەسەڵاتێک نەیتوانێت تا ئاخر بمێنێتەوە بەڵێ دەبێت حەل ببێت چونکە گەشتۆ بە قوتی خەڵک ئەمانە دەستیان بردو بۆ قوتی خەڵک عەزیزەکەی من خەڵک داوای پرۆژەی نەکردووە ئێستا ئاسانی خەڵک داوایشەکە ئەڵێ موچەم بەرێ موچەش یەکسانە بە قوتی ژیانی کۆمەلگای کوردی ئەوان خۆیان وا لێ کردووە خۆیسە هیچ شکارێکی تر نییە ئەمان یەک کۆمپانیای بە چەکدارکردنی کۆمەلگان هەیە ئەمیش بە تەنیان بۆچی بۆ ئەو خەڵکە مەدەنیی کە چەکی لە دەستنیە بیکەنە دوژمن بەرامبەر بەوەیەکەی من براکەم لەوانەیە چەکدار بێ خۆ مامۆستام ئەمان خاتە بەرامبەر بە یەکتری قەسم لە چێ ئەمە هیچی شکارێکیان نێشتوکەوا بێ موچە بریتە لە ژیانیش ئەگەر تۆ دەست بۆ برد ئەو مرۆڤە دەوێت چی بکات حتمما زیاتر بیر لەش زیاتر دەکاتەوە من سپاسیە میوانانە ئەەکەم ئێوەی ساحەتی خۆتان وەرگرن ئەمەوێت زۆ سپاسانەکەم ئەمەوێ ینی ئەگەر دەرفەت بن بەڕاستی ئەمەوێ بڕۆمە ژوورەوە من بۆ چوونی ینی هەندێک لە مانگوتوان مامۆستا تۆ توانی توا ئەم پیاوە زۆر حەزی لێ با قسێکی لەگەڵکەین تۆ هەستەکەم لەکەی وە لێرەی ینی بۆ لێرەی مامۆستایان لە ڕانی واتیوە پەیامت چییە لەسەر ئەم جۆرە مانگرتن و ئەم خەباتە مەدەنی من پەیامەکەم زۆرە نازانم بیخوێنمەوە یان قسە بکەم وەڵا قسەکەنەوە گوێ لەبێ
من لێرەوە پەیام خۆت نایگیری ئەمە ئەوە لابە ناوەڵە بۆ خۆت ها من لێرەوە پەیامم هەیە نووسینەکەم ناخوێنمەوە بەس لە ڕانیەوە هاتووم مامۆستایەکی بێموچەژ نیم لەبەرەوەی بۆ خۆم کاسبم بەس لێرەوە داوا دەکەم ئەمە قسەی یەکەممە بۆیە دەیکەم داوا لە کاک پاڤێڵ و کاک لاهور دەکەم بیکەنە خاتری خوێنی شەهیدان وەرنە ناو جەماوەر و یەکتر بگرنەوانێ کاک پاڤێڵ مایکەکەی فڕەداوا بوو بۆچی مایکەکەی فڕەداگە پاشکۆ نەبێ و کە لەگەڵ تەوتیم بێ ئەمنیژە و جامەدانەی فڕێدەم کە کوردایەتی ڕەمزی کوردایەتی و جامەدانەی سەری مامجەلال بووە لە شاخ لەسەری بووە من فڕی دەدەم دەڵم بیکەنە خاتری خوای ئەو جامەدانەی کوردایەتی با فڕێ نەدەین با دەسەڵاتی کوردی بەدەستی خۆمان لە ناو نەبین زۆرم پێیە زۆرم قسە پێ بەڵام هەمویان ناکرێ بەس ئەوەندە پەیامەی دەخوێنمەوە ئەویش چوار خەتە من مامۆستا حەسەن حەلاقم ناسراوم بە مامۆستا حەسەن فەرتەنا لە مەسوولێکی بەرپرس ئەمنی ئەو ناوەی لە ناوم لەسەرچی لەسەرەوەی کە زانیومە دژی خەڵکە ئێستا لێرەش نەماوە پەیامەکەشم ئەوەیە لە ساڵی 1970ەوە لە دروستبوونی شۆڕشی نوێوە لە سەردەمی ملازم محسینی فەلەستینیەوە لە دروستبوونی کۆمەڵی ڕەنزەرانی کوردستانیەوە لە خەباتی دژ بە بەحسی ناوشاری سلێمانیەوە دژی زۆڵم و زۆرداری بەعز بووین هیچ پۆستێکی حیزبی حکومیم نەویستووە سرم بەرزە ئێستاش لە ڕیزی گەل و خەڵکم لەگەڵ ئەو مامۆستایە مانگرتوانم بەبێ منەت و بەبێ پەردە دژی زوڵمی 33 ساڵین بۆ ڕوخانی زوڵمی ئێوە بەڵام ڕوخانی دەسەڵاتەکەتان ناچکە ئێمە خوێنمان لە پێناوداوە لە ساڵی 1970 ئێمە دژایەتیم لازم محسینمان کردووە کە ئێستاش ئەو جامەدانم هەڵگرتوتەوە ئەو جامەدانە شەرەفی کووردە هەرچی پێشمەرگە بۆ لەسەری بووە ئەوڕۆ پێشمەرگە ئێمە برسیکە دەسەڵات ئێمە برسیکە گوناحی دەگاتێ ئەگەر خۆی بە کوڕی مامجەلالی دەزانێ و ئەگە کاگلاهوریش خۆی بە برازای مامجەلالی دەزانێ بیکەنە خاچی خوا خوێنی شەهیدان خێرا یەک بگرنەوە وەرنەبن ئەو خێمەی خەڵک برسیمەکەن خۆش بێ زۆ سپاس ئێوە چی ئەڵێن ینی ئەمە دۆخی بۆ نمونە زۆربەی ینی خەڵکە دۆخی مامۆستایانە ئێمە لای جەرابشێت وڵی ئەوە ئێمەش دوسێ ڕۆژە هەلێرینەوە بۆ خۆمان لێرە وێستاین و لە بەرخاتر مامۆستایان لە بەرخاتر ئەم لە تەمان و بەڕاستی ئەبێ ئینسان وەفای هەبێ و پیاوەتی بەرامبەر برادرەکانی خۆ هەمومان هەر کوردین و هاوزمانین بەڵام بەداخەوە ئەو شۆڕ پێشمەرگایەتیان بۆ بڵێ من پێشمەرگەی کۆنم پێشمەرگەی حەوتم بەڵام بەداخەوە ئەو شۆڕشە کردمان بەداخەوە هەمووی بەزایەت و من لێرەوە حرمەتمەیە بۆ شەیدەکان حیا ئێمەیان برد حیا شەیدەکانیان برد حیا پێشمەرگەیان برد بەڕاستی کارێکیان کرد زۆخە ئیستەیش من دایمە لە هەموو بەر من وەختی خۆی گۆڕانیشم دروست کردو گۆڕان لەگەڵ گۆڕان نبوومە لەگەڵ کاکنەشوان بوومە لەگەڵەوە بەڵام من هەر بەرەیەک بێتە بەرەی ملێتەوە من دایمە ئامادەم لە سلێمانی خەڵکی سلێمانیش باش مەناسێکیم لە سەرای ئازادیا قسەم کردووە هینم کردو دژی ئەم حکوومەتە بوومە بەس بۆ نەدژی بۆ ڕوخاننی بەڵام بۆ عەدالەتی بۆ حەقی بێتە سەر حەق بەڕاستی ئەمە زوڵمێکە لە مامۆستایەکەن لە ئێمە یەکەن لە پێشمەگەل لە شەیدەکانمانەکەن لە ئەنفالەکانمانەکەن گوناح نییە ئەو حەمکە شەید و ئەنفال و هەڵەبجە و هەموو شەیدەکان هەتا ئیسا نانێ نەدەنە مناڵ شەیدەکان ئەی مەعاشی شەیدەکانتان کو ئەی کاکە وەفاتان بۆ ئێمە نەبێ بۆ پێشمەگە ماینێتەوە مەجموعەیە کەم ماینێتەوە با وەفاتان بۆ شەیدەکانی خۆتان بێ ئەوانەی وا ئیستا میلیۆن قەمسەکەیان چڵکردنە بۆی ساهاتونەتە سەر تەخت نانی چواری وەک من و مامە ڕیشە و شەید ئارام و شەی سیروان دەیان پیاوی تێکۆشەر لە یەکێتی نیشتمانی کوردستانە لە پێناو کوردستانە شەید بوو نانی ئەوانەی ئەی خۆن ئێمە نانی ئەو حەمکە شەیدەیە ئێمە شەیدی زیندوین بەڵام بەداخەوە خۆوان گویان نییە خوا بیان تێرە سەرڕێی باش بەڕاستی ئەبێ کارێ بکەن بۆ حەقە ئەوان نییە حەقە بۆ ئەم ملەتە بڵێن ئەم ملەتە چیتانێ بۆتان بکەین حکومەت وا چۆنە ڕاتڕێوە کاکە ئەمانە قەزافیتان دی سووریاتان دی 100 ملیار دۆلاری بردە رووسیا ئەوە تا لە رووسیا بە 1.5 دقەیەک حکوومەتەکەی ڕوخا پارە قیمەتیە با ملیۆنە دۆلاریان بێ بەڵام ئەوە نایەنێت و خزمەتی ملەتەکەی خۆتی پێ بکەیت و ئیشەڵا هومێتمەیە لە قاپی خوا ئەم حکوومەتە بێتەوە هۆش بەڵام بەداخەوە ئێمە شوانەکانمان باش نەبوو شوانەکانمان باش نەبوو ئێمە کردمان ئێمە فەغری پێوەگەین بە شۆڕشەکەی خۆمانەوە بەڵام لە داغەمانە باجە قسەیەک پیاو ئەیکات خەفەتەخوا من ئەڵێم ئیستەیش ئەڵێم ئەوانەی وا ئیسە لە سەر تەختن هیچیان نەکردو بۆ یەکێتی واللهی هیچیان نەکردو ئەم سەرباز و ئەم عەسکەرانە
هاتوونە ئیسە میلوانەکەیان چڕکن نەبووە بۆ یەکێتی خوێنی ئەو حەمەکە شەیدەیە خوۆن ئەوانەی کوڕی کۆن بوون و پیاوی ئازا بوون هەموو شەید و یاوەی لە ماڵەوە دانیشتووە و بەڵام داوا لە حکوومەتی هەرێمەکەم بچێتە خۆیان با هەتا تۆزێکمان ماوە ئیشەڵا خواست سەهلیکە ئیشەڵا با دەربەدەر نەبین هەمومان و ئیشەڵا خوای گەورەم حکوومەتەش هۆش بێتەوە سەرخۆی یارمەتیە ملەتەی خۆی بدە زۆر سپاس دەست خۆش بێ بەڕاستی ئەمەی کە هەر کەسێ دەدوێن ینی جۆرێک لە ناڕزایەتی دەردەبڕێ بەرامبەر بەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە لە نەبوونی موچە لە ئاور نەدانەوەی حکوومەت هەرێمی کوردستان بۆ موچە خۆران ئێرە بۆتە شوێنێک کە مامۆستایانی مانگرتو کە لێرەن پۆل خەڵک دێت ینی سەردانیانەکە پاڵپشتیانەکە پشگیریانەکە بۆ ئەوەی کە بەردەوام ورەیەک بدەنەوە بە مامۆستایان بۆ ئەوەی کە وریان نەڕوخێ هەتاوەکو ئێستا ینی ئەوەی کە خۆیان باسێکن هیچ ئومێدێک نییە کە بەم نزیکانە بایکۆتی مامۆستایان کۆتایی پێبێ بتوانن بایکۆتەکە بشکێنن هەروەها ئەوانی کە مانگرتوون دەستکەنەوە بە ژیانی ئاسایی خۆیان ئەوان هەرچەندە پارێزگاری سلێمانی پامی بۆ ناردن وتی پامەکەتان گەشتوتە UN وڵاتانی دەرەوە جا من بە شێوەیەکی ڕاستەخۆ سامانوانمان لەگەڵایە سلااوان لێبێ جەنابتان ماندوو دەبنیەوەش لەگەڵم دۆخەیە دۆخی تەندروستی منە مێ مانگرتوەکانم پێ بڵێ تاکە یەتوانن ئەمان بەم شێوەیە بەردەوام واللهی خۆ دەزانی تۆ یەک ڕۆژ ئەگەرمان بگری لە خواردن زەرەر پێگەێنە بەڵام سپاس بۆخوا ئێمە 24 کاتژمێرەکە لە خزمەتیانای پشکنینی تەواوەتیان بۆ کرا ئەوەی باری تەندروستی کە تێگەچێ ڕاستەوخۆ ئێمە ئەیان بین بۆ نەخۆشخانە پشکنینی تەواوەتیان بۆکەین لێرە هەموو ڤایتەڵ ساینەکانیان بۆ کراوە هەموو پشکنینێکیان بۆ کراوە بە 24 کاتژمێرەکە ئێمە ئاگامان لێیانە ئەگەر بار و تەندروستیشیان بێت و تێک بچێت لەوە زیاتر ئێمە بەقسەی ئەوان ناکەین حتمما ئەیان بین بۆ نەخۆشخانە و چەند جاری ئاگام لێ ینی ئێوە بردووتانن بۆ نەخۆشخانەوانە بەڵام خۆیان قوبولیان نەکرۆ گەڕاون ئێمە کە ئەیان بی نا ئێمە کە باری تەندروستیان تێگەچێ بە قسەی ئەوان ناکەین چونکە ژیانی ئەوان لەسەر مەسئولیەتی ئێمەیە ئێمە ئەیبین ڕاستەوخۆ بۆ نەخۆشخانە بەڵام لە نەخۆشخانە هەندێک فحوسات هەیە کە لێرە ئێمە ناتوانین بیکەین لەوێ کە دڵنیا بووینەوە لێ ئەو کاتە ئەتوانین یانهێنینەوە بۆ ژێر خێمەکە بۆ لایەنە شەنێ بۆ مرۆڤ بەتوانێت بەم شێوەی کە جەناب تەجروبەتێ بمێنێتەوە خۆ ئەمە ناکرێت هەر بەم شێوەیە بەردەوام بن چیان پێ ئەدەن کە تاوەکو ئێستا بۆ نمونە بەرگەیان گرتووە کە بەرگیان گرتووە ئەمانە ئاوە خۆنەوانێ لەگەڵ چاو قاوی تاڵ جگەلەوە کە ئێمە بینین زەختیان شەکریان دابەزیوە کۆمەڵێ مغەزیمان هەیە ئێمە لە ڕێ مغەزیانەوە بۆیان دابین کراوە بۆیان هەڵەواسین ئەوەی شەکرەشی دابەزێ بە هەمان شێوە شەکرەکانشان بۆیان کۆنتترۆڵەکەین بەڵام بێتە لایەنی حاڵەتی ئەوەی کە چەند ڕۆژ تەحملەکەنەوە ئێساوە 7 ڕۆژە پێێنێتە هەشتەمینەوانێ ڕۆژ بە ڕۆژ باری تەندروستیان لەوە زیاتر تێگەچێت مەترسیشەکەوێتە سەر ژیانیان ینی ئەکرێ بڵێن لەم ڕۆبیانی ئیتر ئێوە کە پزیشکن ئێوە کە بۆ نمونە شارەزاییتان لەو دۆخەکەیە بڵێنی تکاکە تا ئێرە و بەس چکە ژیانی ئێوە لە موچە و لە هەموو شتێکرێن ئەبان خۆیان چۆن بڵێ قەرارێکیان ناوە کەمان نشکێنن هەتاوەکو مافەکانیان نێتە دی هەر نهاتە دی ئەوەی ترەوە کەوێتە لای خۆیان وەڵی تر چۆن بڵێ پزیشکەکەم بۆ ینی پێ بڵێ لایەنە پزیشکەکە تا چووە ڕێگە دەدا لە حەو ڕۆژ باوەڕ ناکەم بگاتە دە ڕۆژ لە دە ڕۆژە و پەڕی 12 ڕۆژ یعنی تەواوی لاکە بیت گورچی لە زەخت شەکرە ئەمە بەرزە بێتەوە دابەزیە بورانەوەی تێکەوێ لێداین دڵ زیادەکە هەموو حاڵەتانە لەگەری هەیە تووشی کارەساتمان بکات و ئیشاڵڵە قەت ئەوەش ڕوونایە ئێمە لێرە لە خزمەتیان نابین 8 دقەیەک بێ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئاگاداری کردوینێتەوە هەر پێداویستیەکیان بوێ ئێمە لە خزمەتیان نابین زۆر سپاس بۆ کاک سامان عەرف بەڕێوەبەری فریاکەوتنی سلێمانی کە لەگەڵمان بوو بەڕاستی ئەوەی کە من ئەم شەو لە بەرنامەی حەوت پرسیار ینی پێشکەشم کردن حەزم کرد جگە لە میوانەکان بەڕاستی هەندێک خەڵکی ئاسایی کە لە ناو بەرنامەکەم بەشدار بێ وێنە ڕاستەقینەکەی ئێرەتان پیشان بەم من زۆر حەزمە کردانی بەڕاستی بڕۆمە ژوورەوە مانگرتووان ینی بدوێنم بەڵام زۆر قەرەباڵەخە ینی مەجالەکە نییە پێشتریش پارێزگای سلێمانی کۆبوونەوەی لەگەڵکردن هەر دەرفەتی نیە
بەڵام هەمووتان ینی گوێبیستی مانگرتوان بوون کە پێشتر قسەیان کردووە وریان بەرزە بەڵام ئەوەی کە لایەنە پزیشکەکەیە کە بڕیار دەدا کە ئێستا کاکسامانیش باسی کرد وتی ئەو پەڕی دەتوانن تا دەڕۆژی تر دوای ئەوە کاریگەری خراپ لەسەر جستەیان دروستەکە کە ناکرێ بەردەوام بن. من ئەم شەو بەرنامەی حەوپسیارم پێشکەشکردن تا بەرنامەیەکە بەخواتان سپێرم خواتان.